هەم واژۆی کەمپین و یاداشتێکمان کردووە کە هەم لەناو خۆی کوردستان دەنگی لەسەر کۆکراوەتەوە هەم لە دەرەوە سیاسەتوان و پەرلەمانتاران و لەناو خۆش لە پەرلەمانی کوردستان واژۆی یاداشتێکمان کردووە کە دانیشتێکی تایبەت لە پەرلەمان بکرێت بۆ بابەتی تۆپباران و سنوور بەزاندنی سوپای تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. طبعاً پشتگیری هەر هەوڵێگەکەین لە کوردستان و دەرەوەی کوردستان کە بێتە هۆی ڕاگررتنی سوپای تورکیاوە بێتە هۆی کۆتایی هێنان بۆ سنوور بەزاندن و داگیرکاری کە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان بۆ سەر ژیانی خەڵکی کوردستان بۆ سەر ژینگەی هەرێمی کوردستانیەکە بەڕاستی ئەمە لە دەرەوەی هەموو پرەنسیپ و بنەمایەکی کاری نێودەوڵەتی و دیبلۆماسی و یاساییە و بەزاندنی سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراقا. بەداخەوە تورکیا زۆر ملهوڕانە مامەڵەیەکە دو-سێ ساڵە لەگەڵ ئەو وڵاتانەی کە جۆرێک لە لاوازیان هەیە وەکو سووریا وەکو عێراق و هیوادارم هەرێمی کوردستان لەناو خۆ هەموو لایەنەکان پێکەوە بە تایبەت لایەنەکانی دەسەڵات حکوومەت و مەبەستم لێرە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمانە پێکەوە هەموو فشارکەین بۆی کۆتایی بەم سنوور بەزاندن و تۆپباران و داگیرکاری سوپای تورکیا بهێنین. طبعاً هەڵوێست مووقفێکی ئینسانی ویژدانی نیشتیمانیە، یعنی هەڵوێست هەر ئەبێ هەبێ، بەڵام دوای ئەوە بۆ ئەوەی هەنگاوێکی کردداری ئەبێت لە ڕاستی ئابێت فشار لە دامەزراوە نێودەوڵەتیەکان هەبێت بۆی ئەوان ببنە فشار لەسەر سوپای تورکیا وەک نەتەوەگرتوەکان یەکێتی ئەوروپا هەموو ئەو دامەزراوانەی کە نێودەوڵەتین تورکیاتیانە ئەندامە یاخود ئەتوانن فشار لە تورکیا بکەن ئەبێ هەرێمی کوردستان و دامەزراوەکانی و عێراق بە هەمان شێوە وا بکەن کە ئەو لایەنانە فشاری خۆیان لە سوپای تورکیا بکەن. ئەگەر نایمازانین لە ڕووی سەربازیەوە هەرێمی کوردستان ئەو توانایی نییە بەرپەرچی سوپای تورکیا بباتەوە و تەنانەت عێراقیش ناتوانێت و بێگومان شەڕی دوو وڵاتیش دوجار هەر زیانی بۆ خەڵک و بۆ خەڵکی دوو وڵاتەکە هەیە. ئێمە لەگەڵ ڕێگەچارەی ئاشتیانین لەگەڵ ئەوەین کە بە ڕێگای دیبلۆماسی بە فشاری دیبلۆماسی سوپای تورکیا کۆتایی بەم شەڕ و داگیرکاریە بهێنێت و بچێتەوە سنوورەکانی خۆی و خاکی هەرێمی کوردستان و سنووری لادێکانی هەرێمی کوردستان بەجێبهێڵات.